سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش لە کەناڵی ئاسۆی زانکۆوە. من سروود خورشید لەگەڵتانین بۆ درێژەدان بە ڤیدۆکانمان سەبارەت بە کەمترین کۆنمرەی وەرگیرا و لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان. لە کۆتا ڤیدۆمانە سەبارەت بە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک باسی پەیمانگەی تەکنیکی شنگال بۆ ئێوەی خۆشەویست دەکەین تاوەکو بزانین کەمترین کۆنمرەکانی بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران هەروەها گشتی و پارێزگاکەی چۆنە بۆ ئەوەی زانیاریمان هەبێ سەبارەت بە کەمترین کۆنمرە وەرگیراوەکانی ساڵی خوێندنی 2022-23 واتە ساڵی پار تاوەکو بناغا لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بەکاری بێنین کە ئەم ساڵی خوێندنی 2023-2024 ئێوەش بۆ وەرگرتنی داتا و زانیاری لەو خوشتە ڤیدۆیەدا لەگەڵمان بن و بینەر بن. پەیمانگەی تەکنیکی شنگال لە دوو بەش پێک دێت کە بەشەکانی کارگێڕی تەندروستی لقەکانی زانستی و وێژەیی وەرەگرێت زانکۆڵاینی پارێزگا 68.1 و گشتێکەی بە هەمان کۆنمرە پارالێلی پارێزگا 67.933 و گشتێکەی 72.4 ئێوارانی پارێزگا 71.367 و گشتێکەی 83.6 بەشی ژمێریاری کە لەقی زانستی وەرەگرێت 57.966 زانکۆڵاینی پارێزگایە و بە هەمان کۆنمرەش بۆ گشتێکەی پارالێلی پارێزگا 53.842 و گشتێکەی 58.2 ئێوارانی پارێزگا 51.667 و گشتێکەی 75.671 قوتابیان و خوێنکارانی خۆشەویست ئەوەی باسمان کرد بریتی بوو لە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە پەیمانگەی تەکنیکی شنگال. حەزەکەم لێرە زانیاریەک سەبارەت بەو پەیمانگایە بۆ خۆشەویست باز بکەم بە تایبەتی بەشی کارگێڕی تەندروستی. زۆربەی قوتابیان خوێنکاران وا هەست دەکەن ئەو بەشە بەشێکی پزیشکیە. نەخێر ئەو بەشە بەشێکی پزیشکی نییە بەڵکو بەشێکە تەنها ئەوەیە کە با بڵێن کارگێڕیە ئیدارەیە بەڕێوەبردننی شوێنێکە بەڵام شوێنەکە پزیشکی بێت جا نەخۆشخانە بێت یا ئەو سنتەرانەی کە ڕاهێنان بە نەخۆشان و ئەو بابەتان ناکەن. خۆشەویستان ئاگادار بن زۆر کەس وا هەست دەکات وەکو وتمان ئەو بەشە بەشێکی پزیشکیە نەخێر تەنها بەشی بەڕێوەبردننی پزیشکیە واتە لە هەموو خەستەخانەیەکە بەشی کارگێڕی هەیە تۆ توانین لەوەیە داوام بکەیت ئەو مەخزەنانەی کە هەیە ئەبا بڵێن داودەرمانی تایە چۆن بەڕێوەیە بیت یاخۆت خەستەخانەیەکت هەیە نەخۆشخانەیەکت هەیە چۆن ئیدارەی ئەو شوێنە ئەەکەی بۆیە ئاگادار بن زۆر کەس وا هەست دەکات کە ئەو بەشە بەو شێوازێ و تەنهاش لە پەیمانگەی تەکنیکی شنگال هەیە. بە هیوای ئەوەی زانیاریەکانمان ئەو داتایانەی بۆ ئێوە خۆشەویست باسمان کرد ئەو کۆنمرانەی باسمان کرد جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێ و لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین سوودی لێ ببینن. هیوامان سەرکەوتنتانە ئێوەش بۆ دڵگەرمی و بۆ پێشکەوتنی کەناڵەکەمان لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن.